قومێکیان نوێژەکەن بەڵام دینیان نییە. نوێژیشەکەن بەس دینیان نییە. ئەیسا بە میستەیلاحا گەر ابن مەسعود لەم سەردەمایە بۆیان بۆ تەکفیریە بە مسلمانان وڵە دینیان نییە. نوێژیشەکەن پێیان وڵە دینیان نییە. ئاوان پێوت گونجە ئینسان نوێژ بکە دینی نەبێ، سەرف کافر بێ، مشریک بێ، دژمنی خوا بێ، لە ڕیزی دۆستەکانی خوایە وەستێ لە جەماعەتە و دژمنی خوایە. گونجێ زۆرەوە، وەکو ابن مسعود، وەکو ابن سەلول عەفوان. ابن مسعود سەحابەکەمانە فەرمودەکە ئەگێڕێتەوە ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ. ابن سەلول لە ریزی نوێژ خوێنانە بوو، لە ریزی پێشەوەش بوو کەچیکی الله جل جلاله آياتي دا بزان بو رسول الله صلى الله عليه وسلم يفرموه هم العدو فاحذرهم قاتلهم الله أن يفك. أما أنا بوات يمك ونيوجك على بشتو أما دجمني الله يفرموه أقاو ليبه يبقى إنسان بيبقى اعتقاده برباوركيا هالي سنجاني نقبة كرداركاني بتنها أساس بو إنسان اعتقاده برباوركيتي ئەنجا دواتر کردارەکانی نەک هەر کردارەکەت لێبینی ئەگەر بیر و باوەڕ اعتقادەکەی کوفریش بێت تۆ بڵێ تازە مادام نوێژەکان تەواو باشە، ئەوە غەڵەتە. جا فەرمێ کەسانێک دێن نوێژەکەن و دینیشان نییە. ئەمە ئەمە ئەثەرە زۆر هاتووە بە شێوەی تر لە حوزەیفەی کوڕی یەمانیشەوە هاتووە کە فەرمێ کۆ ئەبنەوە لە ناو مزگەوتەکانە قەرەباڵغیەکەن و یەک موسڵمانیان تیا نییە. ئاوە فەرمێ أنا فهم مزجوتي كي كعمل كوبنوت يا برية كان قرباغي كانوا يجمع مسلمانيت يعني هاتوا لا صحابي تري رسول الله صلى الله عليه وسلم فرمي قرباغي حج قرباغي مزجوتا كان قرباغي ججنا كان واولينك وابزاني هموك استطاعوا تشاكا ومسلمانا فلنشنك بيتي وانا هيك أنا مسلمان نبن أوش لسدمي خوم أنا زورا رامي الخوتو باسي كي خلق هارب اليوم انجا اگر باسي وبكي بلاي مسلمان كم وامره معنا خلق لا يوني مزقوتا كان قرب على دي بونيه يج بونيه واگر بلاي كما خلق لا نخير وانيه كمني وما شلون وعلى هلا خويا هلا خوتو وانيه كاكا تو بتشي تناول الاسلام بتشي تناول الاسلام لا اله الا الله محمد رسول الله وايا تو نزانی ئەوە چییە چۆن پێیتە ناوی ئیسلام چۆن پێیتە ناوی بزانی چییە نەزانی بە چی هەڵەوەشێتەوە چۆن ئەمێنیتەوە تیایە چۆن ئەمێنیتەوە تیایە ناتوانیت بمێنیتەوە تیایە وێمەز گرنگە هەموو کەس ئەم بابەتانە بزانێت بەڵام ئەمڕۆ خەڵک وازی لەوانە هێناوە هەر دیکۆر و کردارەکاکە و ئیتر تەوحید و اعتقادەکەی خسۆتەوە لەوە سێتان لێ نەیە گونجێ جاری وا هەبێ لە سێ دەوڵەت چوار دەوڵەتە یەک کەس موسڵمان بێ. سەلمانی فارسیە فەرمێ لە ئێرانەوە هاتووە بۆ عێراق بۆ شام سێ دەوڵەتی گەورە سێ موسڵمانی تیا بوو بە هەمووی لای ئەمیان دینەکەی وەرگرت مەسیحیەتێکی دروست ئەو دوای خۆیوتی کەس شگنا بە مێکێ نەبێ لە مووسڵ چوو لای ئەویش خوێندی دینەکەی وەرگرت مەسیحیەتێکی دروست ئەمی ژووتی کەس شگنا بە مێکێ نەبێ لە مەنتیقەی تورکیا لە ئورفای ئێساکە نردی بۆیە کە ئەو مرد وتی هیچ کەس نییە مەگەر پێغەمبەری ئاخر زەماناتە بێ بڕۆ بگەڕێ بۆی لە مەدینە هاتووە دۆزیتەوە باشە ئەگونجێ ئاوە